سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم. سەرەتا بابزانین دەربارەی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. نیوەی دانیشتوانی گۆی زەوی بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێوە کوارانتین کراون و ژمارەی توشبووانیش لە جیهان لە 1 ملیۆن کەس نزیک دەبێتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەیەنێت لە سەدا 95 ئەوانەی لە ئەوروپا گیانیان لەدەستداوە تەمەنیان لەسەر و 65 ساڵیەوەیە. ئەمڕۆ 760 کەس لە ئیتالیا و 470 کەسی دیکە لە فەڕەنسا بەهۆی کۆڕۆنای نوێوە گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش لە ئەمریکا 230,000 تێپەڕان. لە نەخۆشخانەیەکی مۆسکۆش منداڵێکی هەڵگری ڤایرەسی کۆڕۆنا لەدایک بوو، پزیشکەکانیش دەڵێن هەم دۆخی مناڵەکە و هەمی دایکیشی جێگیرە. نیوەی مرۆڤایەتی بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێوە کوارانتین کراون و ژمارەی توشبووانیش لە جیهان لە 1 ملیۆن کەس نزیک دەبێتەوە. ئاژانسی فرانس پرێسی فەڕەنسی ڕایگەیاند بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا لە جیهان نیوەی مرۆڤایەتی کوارانتین کراون. هاوکات ژمارەی توشبووانیش بە ڤایرەسی کۆڕۆنا گەیشتوتە زیاتر لە 960,000 کەس. 50,000 کەسیش بەهۆی ڤایرەسەکەەوە گیانیان لەدەستداوە. پێشتریش ڕێکخراوی یونسکۆ ڕایگەیاند بوو زیاتر لە 1 ملیار قوتابی لە جیهان بەهۆی ڤایرەسی کۆڕۆناوە لە خوێندن دابڕاون و ڕێکخراوی کاری جیهانیش ڕای دەگەێنێت 25 ملیۆن کەس لە کارەکانیان دابڕاون. خۆشەویستان ئێستا کاتی ئەوەیە زانین ئامار و داتاکان وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد کۆڤید-19 پشت بە ئامار و داتاکانی زانکۆی جۆن هۆپکینسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەردەگرێ بۆ ئەوەی ئەو زانیاریانە بگاتە لای ئێوە. بەداخەوە ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە زیادبوونە. ئێستا لەم کاتە و لەم ساتێک کە پێکەوە قسە بۆ ئێوە دەکەین ژمارەی توشبووان لە سەرتاپای جیهاندا خەریکە نزیکە بێتەوە لە ملیۆنێک گەیشتوتە 981,221 کەس. ئەمانە تۆتەڵ کۆنفرم یاتە ئەو کەسانەی کە پشتڕاست کراونەتەوە دەستنیشان کراون بە واستەی شێوازی دەستنیشانکردن کە پێی دەوترێت PCR. ئەمانە پێیان دەستنیشان کراون کە ئەمانە توشبوون، ئەمانە ڤایرەسی کۆڕۆنایان هەبووە کۆڤید-19 نوێ. بەڵام خۆشبەختانە ئەم ژمارەیە زانیاری تریشی تێدایە و هەروەها ناخۆشبەختانە ژمارەی ئەوانەشی تێدایە کە گیانە دەستداوە. با ئێستا بزانین دۆخی وڵاتەکان ئەو وڵاتانەی کە زۆرترینیان هەیە و بێگومان وەکو زۆربەمان دەزانین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکەمی ڕیزبەندیەکەی گرتووە ئەویش پاش ئەوەی گەیشتە زیاتر لە 226,000 کەس توشبوو بەم ژمارەیە. ئەمریکا لە ماوەیەکی زۆر کەمدا ئەم ژمارەیە بڵاو بووە. ئەویش پێشتریش باسکراوە کە دەستپێنەکردن و وەرنەگرتنی ڕێکارەکان قەدەغەی هاتوچۆ بەردەوامی لە کارەکان شوێنە گشتیەکان ئەمریکای بەم دۆخەگەیاند. ئیتالیا 115,000 کەس زیاتر تووشی ئەم نەخۆشی بۆ بە پلەی دووەم دێن لە پاش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر ئەوروپا ئیسپانیا یەکێکە لە وڵاتانی کە دەردەداری ئەم ڤایرەسەیە کە گەیشتوتە 110,238 کەس کە توشبووی ئەم ڤایرەسن. لە پلەی چوارەم وڵاتی سەرەکی ئەم ڤایرەسە شوێنی لەدایکبوونی ڤایرەسەکە شوێنی سەر هەڵدانی ڤایرەسەکە ئەویش چاینایە. چاینە ئێستا هەتا ئەم لەحزەیە 82,432 کەسی توشبوو هەبووە بەس لەکەیەکەوە لە کۆتایی ساڵی ڕابردوو واتە لە کۆتا ڕۆژەکانی مانجی 2019 هەر ئەو هۆکارەش بوو کە کۆڤید-19 ناهێنراواتە لە کۆتا ڕۆژی ساڵی 2019 ئەم دیاریەی بەجێهێشت بۆ ساڵی 2020. وەکو دەبینن ئەمریکا کە
خۆی بریتە لە کیشوەرێک ئەم کیشوەرە سەرتاپا سوور هەڵگەڕاوە هەموو شوێنەکانی چەند ویلایەت چەند شار لە هەر ویلایەتێک دەمەشا دەکەی بازنە سوورەکان وای لێ هاتووە بە یەکەوە لەکاون و بۆتە پارچەیەک لە بۆتە لە ڕووبارێک لە سوور پۆش بوون بەڵام ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ شوێنێکی خوار ئەوانەوە کە کەمتریش پێشکەوتون کە بریتە لە ئەمریکای لاتینە ئەمریکای باشوور وەکو دەبینن ژمارەی توش بووان بەو شێوەیە نییە تا ئێستا تا ئەم ساتە 180 وڵات ڤایرەسی کۆرۆنا 180 وڵات شوێن ناوچە هەرێمەکان ئەم ڤایرەسیان تێدا بڵاو بۆتەوە وەکو ئاماژەمان پێکرد ئەمریکا ئێستا لە کێشەیەکی زۆر گەورەدایە ئەمریکا بەردەوامن بۆ ئەوەی کە چۆن وڵاتێکی زلهێزیوە چۆن وڵاتێک کە لە زۆر بواردا لە پێش وڵاتانی جیهانەوەیە پێویستە چارەسەری لە خۆیان بکەن هەوڵەکانیان بەردەوامە ئەوەی کە دەبینن کیشوەری ئەوروپایە ئەوروپا ئێستا ئەویش شوێنێکە کە کەم کەس حەزی لێە بڕوا ئێستا لەبەر ئەوەی وەکو دەبینن کۆڕۆنا زۆربەی زۆری ناوچە و هەرێم و وڵات و شاژنەکانی هەموو شانشین و هەموو ئەو کەسانی کە لەوێ دەژین زۆربیان ئێستا بەدەست کۆڕۆناوە دەناڵێنن ئەگەر تووشیش نەبوو تووشی حاڵەتێک بوون کە لەوانەیە وایان لێ بکە دڵخۆشی بەو پێشکەوتنانەی پێشتر هەیەیان بوو بێ ئێستا نەیان ماوە لە ئەفریقا بازنەکانمان بچووکن وڵاتانی زۆر دواکەوتوو یان بڵین هێشتا لە تەوری پێشکەوتنان کە پیانوترێ وڵاتانی جیهانی سێم وەکو دەبینن ئێشتا ڤایرەسەکە دەستی خۆی لێنەوە شانون تەنانەت هەندێک شوێن نەبێ وەکو باشووری ئەفریقا کە ئەمیش وڵاتێکە زیاتر بەرەو نێودەوڵەتی بوون ڕۆشتووە دەبینن بەداخەوەی ژمارەکانی لە زیاد بووندایە بینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی هەندێک لەو وڵاتانە ئێستا ڕێژەی توشبوون تێیدا ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدانەوە یەک لە وڵاتانەش عێراقیش بە تایبەتی لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندان ئەمیش ئەوکو هەموو لایەک دەزانین هۆکاری جوێنەدان هۆگاری وشیاری تێیدا کەمترە بە تایبەتی لەلایەنی کە بەکاردەهێنرێ بەداخەوە هەندێک لە ڕێگەی مەزهەب و ئەوانەوە کە ڕکەبەرایەتی ڕێکارەکانی حکوومەتیش دەکەن و پابند نابن ژمارەکانی تر ئەمە ژمارە ناخۆشەکەیە کە پێمان دەڵێ 5230 کەس تا ئێستا لە جیهاندا بەهۆی کۆڤید-19 گیانیان لەدەستداوە بۆی ئەو کەسانەی کە بەداخەوە تا ئێستا وا تێگەیشتون لەم ڤایرەسە کە لەوانەیە شتێکی دروستکراوە بێیان شتێک بێ زیاد لە حەجمی درابێتێ ئەو گومانانە ئەگەر کەسێکیش لە ناو خۆی بڵێ باوا بێ بەڵام تو هەر لەسەر خۆت بپارێزی چونکە گیان لە دەستدان هەیە هیچ شتێکیش لە ژیان و گیانی خۆت شیرینتر نییە کەس لە ساتێکە ئامادە نییە گیانی خۆی یان بکاتە قوربانی هەڵەی دراوسەکەی کەسێکی تری ئەم لاتری بۆیە مانەوە لە ماڵەکانمان ئەم ڕقەمە سپیە ڕدەگرێت ناهێڵە زیاتر بێ لە هەموو ئەم پەیامە بۆ هەموو جیهانە بێگومان ئێستا بەس لە ئیتالیا نزیکەی 14,000 کەس بەم ڤایرەسە مردوون پاشتر بە هەمان شێوە لە ئیسپانیا 10,000 کەس مردووە لە فڕانسا 4,000 کەس مردووە کەواتە یعنی ژمارەی گیان لە دەستدان لەو وڵاتانە لە وڵاتە ئەوروپیانە زیاتر وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژەی پێکرد کە تەمەنیان لەسەر و 65 ساڵێک کەواتە ئەگەر تۆش توشبی کەسێکی بە تەمەەن توشکەی لەوانێت تۆ لێی نەجاتبی بەڵام هەتایە ئەو داخە ئەو حەسرەتە لە ناختەیە کە بووە هۆی گیان لە دەستدانی کەسێکی بەتەمەن 204,000 کەس و 204,605 کەس تا ئێستا لە جیهاندا ئەم ڤایرەسیان گرتووە بەڵام چاکبوونەتەوە بێگومان کامە دەڵێن گەیشتۆتە ملیۆنێک ئەو ملیۆنە ئەم 204,605 کەسەشی تێدایە زۆرترین کەس لەوانی چاکبوونەتەوە چاینایە وڵاتێکە کە ئێستا خەریکە هاتووەتە ئەو قۆناغەی بەخۆ بێتەوە و بارودۆخی تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووری خۆی هێواش ڕێک بخاتەوە چونکە لە بیدایەتەوە مەرگە ساتەکە و سەرەتای ڤایرەسەکە لەوێ بوو دەستەوستانی مرۆڤایەتی بەرامبەر ڤایرەسەکە لە چاینا بوو بە هەمان شێوە لە ئیسپانیاش ژمارەیەکی زۆر نزیکەی 27,000 کەس لە ئەڵمانیاش ئەو ژمارەیە بە هەمان شێوە چاکبوونەوە هەیە. چینە هەواڵێکی تر هانس گڵک سەرۆکی ئۆفیسی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند
لە سەدا 95 ئەوانەی لە ئەوروپا جانیان لە دەستداوە تەمەنیان لەسەر و 65 ساڵیەوەیە. کلۆف دەڵێ ئەو کەسانی پێش توش بوون بە کۆرۆنا تەندروستیان باش بووە چانسی ڕزگاربوونیان لە ڤایرەسەکە زۆر زیاتر. بەتەمەنەکان لە مەترسی زیاتردان لە بەرامبەر کۆرۆنا لە 30 وڵاتی ئەوروپا لە 95 ئەوانەی بە کۆرۆنا گیانیان لە دەستداوە لەسەر و تەمەنی 65 ساڵیەوەن. زیاتر لە 150 قەرەوێڵەی نەخۆشخانەکان ئەوانەی لەسەر و 80 ساڵیەوەن تێدا خوێندراون، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت گەنجان لە مەترسیدا نین. لە 115 بۆ 20 ئەوانەی لە خوار و 50 ساڵیەوەن تووشی نەخۆشیەکە دەبن، ئەوانەشی لە 20ەکانی تەمەنیاندان تووشی ڤایرۆسەکە بوون، هەندێکیان پێویستیان بە چاودێری چڕە و بەداخەوە ژمارەیەکیشیان گیان لە دەستدەدان. ئەوانەی پێش توشبوون بە کۆرۆنا تەندروستیەکی باشیان هەیە چانسی ڕزگاربوونیان لە ڤایرۆسەکە لە کەسانی دیکە زۆر زیاترە. خۆشەویستان، ئێستا ماوە زانیاریتان بدەینێ لەسەر ژمارەکان لە هەرێمی کوردستان. زانین لە هەرێمی کوردستان ئێستا ژمارەکانمان گەیشتۆسە دەمێ بە خێرایی سەرنجتان بۆ ڕابکێشم کە لە کوردستان ئێستا ئێمە 190 توشبوومان هەیە لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرەسە لە هەرێمی کوردستان. لەم ژمارەیە 61 کەسیان چاک بوونەتەوە، 2 کەسیش جانی لەدەستەوە. ئەم ژمارەیە بریتە لە کۆکراوەی هەموو هەرێمی کوردستان. با ئێستا ئێمە لەسەر ئەو نەخشەیە بزانین چەند کەسمان هەیە، بزانین لە پارێزگاکان چۆن دابش کراوە، یان بڵین بەداخۆ بڵین ئەم ڤایرەسە چەندی لە هەولێرە، چەندی لە دوهۆکە، چەندی لە سلێمانیە. لە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەولێر 65 توشبوومان هەیە، 10 کەسیان چاک بوونەتەوە. خۆشبەختانە بارودۆخی ئەوانی کە ئێستا لە نەخۆشخانەن بە پێی ئەو زانیاریانی کە دەست کوردستان 24 کەوتووە تەندروستیان تا ڕادەیەکی باش جێگیرە. لە سلێمانی ژمارەکە 100 توش بووە لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکە لە هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی مانجی دوو، بەڵام لەمە نیوە زیاتریان چاک بوونەتەوە و بەداخەوە 2 کەسیش 2 هاوڵاتی هەرێمی کوردستان جانیان لەدەستدا بەهۆی ڤایرەسەکەەوە. لە شاری دهۆک تا ئێستا 12 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون، هەمویان لە ژێر چاودێریان، هەمویان ئێستا پزیشکانی ئەو شارە سەرگەرمی پێدانی ڕێنمایی چارەسەر ئاگا لێبوون و گرنگیان پێدەدەن و هیوادارین لە چەند ڕۆژی داهاتووە هەواڵی خۆش لێوە بێت کە بڵین چەند کەسێکیان لەمانە دەستیان پێکردو بە پرۆسی چاکبوونەوە. لە پارێزگای هەڵەبجە کە لە سەرەتاوە ژمارەکان لەوێ زۆر کەم بوو، دەتوانین بڵین لە یەک حاڵەت تێنە بڕی لەو داتایی کە ئێمە هەمان بوو لە یەک حاڵەت تێنە دەبڕی، بەڵام بەداخەوە ئێستا گەیشتۆتە 13 کەس. گرنگی دۆزینەوەی حاڵەتەکان بۆ پارێزگایکی وەکو هەڵەبجە پێشتریش باسمان کرد لەبەر ئەوی پارێزگایەکی سنووریە لەگەڵ وڵاتێکە زۆرترین ڕێژەی بڵاوبوونەوەی تێدا بە هەمان شێوەی دووهۆکیش، کەواتە ئەم 13 کەسە ئێستا هەمویان لە ژێر چاودێری پزیشکیدان و تا ئێستا کەسیان جانە لە دەستنەوە بە خۆشحاڵیەوە. عێراق ژمارەکە وەکو ئاماژەمان پێکرد لە زیادبووندا 772 کەس توش بووە، 54 کەس جانی لەدەستداوە، خۆشبەختانە 202 کەسیش تریش چاک بوونەتەوە. کەواتە ئەمە ئامار و داتاکان بوو بۆ بە گوێرەی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی کە پێمان دەڵێ لە هەردوولا چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق ئەگەرچی ڕێژەکانیش جیاواز بێ، بەڵام زیادبوون هەیە لە ژمارەی توش بووان. خۆشەویستان، ئێمە وەکو هەموو لایەکشمان پێشتریش دەمانزانی پارێزگای دهۆک کۆتا پارێزگا بوو کە ئەم ڤایرەسەی توشبوون بەم ڤایرەسەی تێدا سەر هەڵدا. بۆیە ئێمە پێمان باشە بزانین ئێستا پاش ئەوەی کە نەخۆشیان هەیە، پاش ئەوەی کە کەسی توشبوو هەیە لەو شارە، بارودۆخ لەم پارێزگایە چی دەگوزارێ و چۆن بەڕێوە دەچێت. بۆیە پێمان خۆشە کە ئەم شەو لەگەڵ ئێوە گفتوگۆیەک لەگەڵ بەڕێز فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک بکەین. کاک فەرهاد، ئێوارە باش، هیوادارم تەندروستیتان باش بێ و ماندوو نەبن. ئێوار باش دکتۆر گەلێک سپاس، ئەم سەلامەتین گەلێک سپاس. زۆر سپاس. بەڕێز پارێزگاری دهۆک دەمانوێت بزانین ئێوە پاش ئەوەی کە هەمومان بە هەموو کوردستانیان نزا و پاڕانەوەکانمان هەوڵەکانمان بۆ ئەو بوو کە دهۆکی ڕەنگین بەبێ نەخۆشیەکە بمێنێتەوە، بەس دیارە ئەم ڤایرەسە هەموو سنوورەکانی تێپەڕاند و
لە کۆتاجاردا گەیشتە پارێزگای دوهۆک. ئێستا بارودۆخەکە لەوێت چۆنە و هەوڵەکانتان چۆن دابش کردو کارەکانتان چۆن ڕێکخستووە؟ بله gelek spas کاک دکتۆر پڕاستی سەرەتا پێدویە ئەس دەستخۆشیە و سپاسی هەمی کارمەندێن حکومەتە هەرێما کوردستانی لە سنووری پارێزگەها دوهۆکێ بکەم تایبەتی تیمên saxlemiye û herwasa hêzên navxwe ku prast mandîbûneka geleka zêde dibin ji bo hindê ku xelkê me bi selamet bîtin sînorê parêzgeha Duhokê. Herwasa destxoşiyê li hikûmeta Herêma Kurdistanê bi taybetî cenabê Serokê hikûmetê ku herzî biryar hate dan ku ev pêrabûnê divê gavê heyn sînorê Herêma Kurdistanê bi giştî bi taybetî li parêzgeha Duhokê bûne sebebê hindê ku کمترین حالت الهرم کردستان هبن سر آست عراقی و دفره و تایبتی جیل پارزگاه ها مال پارزگاه ها دوهوکه روش گلک باشه خل گلک هاری کاره و پراستی جی ما پلانه که همه لیانه دانا بو که یک دکتور ما سی مانگی دو یعنی سی هیوا دو ما کمبونه که برفره سر آست پارزگاه مکر سر بابت کرونای خوشحالی و پلانک باش هاتیدان که 4 خالد سرکی پیکتیتن خاله هر سرکی بابت تندرستی نکو ام دشین چکین و کو تندرستی ها دوهوک خو حاضر بکین آماده بکینش به هنده هکر اف ویروس گهشتنه خوشبختانه دوهوک سنول گل کمار اسلامی ایران نبو و تکلی دوهوک سنور دارترنش هولیر و سلیمانیه هر واسه جغرافیت سنتر پارزگاه ها دوهوکه و گشتی پارزگاه ها دوهوکه ولی که احتمال بزحمت بیتن کیس در بازی وره بن او کیسید مهینجی وقتا کرم کری 12 کیسن وگاوه تشتی هر باش وکی دکتور و بسپورت بجنمه که سرچاوه و مصدر وان کیسا دیاره که دو حالت بوینش در وهاتینه ایکش بریتانیا و ایکش آلمانیا و املی گریانه کنتاکت وانجی دیاره 10 کس بوینه شهر دو وان برزا حالت و سقامگیره و مستقره و کی روبر گشتی ساخلمی دوهوکت بشتمه و روشه و گله باشه هندی اساگدار و ام کار خود یین پیرابونن هزین نافخو پراستی کاره که باش هاتیه کرن افرو دوهی بچک قلبالغ درست بوش بر او بیانه هاتیه دان شلای وزیر نافخو و هر وسا او مولت هاتی ندان 72 ساعت پیچک قربالغ و پراستیجی بوما زحمت گیریش برنده جی افرو مغرب ما بریارک دا کو او مولت و او رگه پیدانت مداین همیا جاره کانسل بکین الغا بکین و جاره که دی رگ بخینه و بهنده کو قربالغیش با جری کیم بیتن بله کاک فرهاد هر سرکی ما او کو هم نهرین خل نزیک بیتن و خل شمالت قدرت بله دەمیست لەسەر ئەو بابەتە پرسیار کەم چونکە چەند پرسیارێک لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ئێمە بۆ وێبسایتی کوردستان 24 هاتبوو دەربارەی ئەو هاتن و چوونەی پاشەوەی کە وەزارەتی ناوخۆ ڕایگەیاند وکو ئاماژەت پێکرد لە بینی دوو پارێزگا ئەوانەی کە لە یەکدا بڕابوون بگەڕێنەوە ئەگەر تەوزیحەکەمان لەسەر ئەو بە هۆکاری کانسڵکردنەوەکەی بۆچی گەڕایەوە؟ کاک دکتور ما بستا من پتر ید نافخویی بون او نهاتی نکانسل کرن چونکو او یا هاتی ریک خستن شیوه کی که الوزارت نافخو جناب وزیری و هر وصار روبر گشتی دیوانه او کار بر دوامه بری 10 دقاجی پریک واتس آپ دیل روبر گشتی دیوان وزارت نافخو ما مولت و ریک دا او خلکی الهوليره آن سلیمانی آن هر جهه که دی آنج دوهوکی جید وید بچیت هوليره بچیت هر پارزگاه کادی من مبستا من ید نافخویی بون نافخویی گلک ببو قربالخ رگه پیدان زیده تاد نبکارین آنج بو هنده قربالخ درست بو بس سرند راجی ام داخازت که این اوی کاره که فر نبیتن نش دوهوکی بچیت چه پارزگاه دی نش پارزگاه دی بیت دوهوکی چوکو پراستی مترسیال سر مهمی های ایک کیس بس بو هنده کو گلک ویروسی بلاف کتن و خلکی کی توش کتن و ببیت ضرر کامازن بو همی هرما کردستان بتایبتی پارێزگاه ها دوهوکێ دەستان خۆش بێ ببوورە من مەبەستەکەی منیش هەر لەوە بوو کە ڕێگە پێدانە ناوخۆیەکان
کارێکی بە من ئەو ڕای تایبەتی خۆمە لەوانەیە ڕێکارێکی زۆر باشتان کردبێت کە ئەگەر زیاتر دیاری کراوە بێ بۆی ئەو قەرەباڵغی کە لە جادە و شتەکانە چونکە پارێزگای دووهۆک درەنگتر قەدەغی هاتوچۆی تێدا ڕاگەیاندرا لە چاو پارێزگای هەولێر و سلێمانیدا. دەمەوێت بپرسم چەند شوێن هەیە بۆ وەرگرتنی ئەو نەخۆشانی توش بوون لە پارێزگای دووهۆک کاک فەرهاد؟ بله کاک دکتۆر ما vêgavê şwênekê serekî heye cihekî serekî ku xesta sodneye pêncîwek qerwêle pêncîwek textê de hene nêzîkî nîveka van qerwêla û texta cihazên tenefusî an jî ew ventilator ku hîn bêjinê doktor ew me tê de hene her wesa cihekî dî kempa berêz بەڵێندەرێکی بوو و کارێک بۆ مەتیر کەمپا خۆ کرە وەکی خەستەخانەیەکی جۆرە خەستەخانەیەکە پلەس دروست کرد ئەو ژی نێزیکی 45 ژوور و تەختا تێدا هەنە ئەم ئامادەتیان و بەرهەف بیتن و هەروەسا خێرخوازێکی بیک و ئەم مای خۆ تێ بکەینی خەستەخانەکە سەد قەروێلەیی دروستیەتن ئەسوێ وەسا تێگەشتیمە و ئێکی هەیوا پێنج ینی دوماهیکا vê heyvê vê mangê ew jî dê temam bît ku sed qerwêleyî ew hindek xêrxwaza jî amadeya xwe derbiriye ku pêdawîstiyê tendurustiyê têda amade bikin. Ev e plana me ya ey plana me ya bî sê xestexanên serekî li parêzgeha Duhokê êkî li senterê parêzgehê ku qeza Duhokê ye xestexana azadî em amade bikein ege xwedê neket dunyaya ji mare gelek zor bûn evel senterê Duhokê êk jî li qeza Akirê ku xesta Gulan e xesteka mezin e dîsa em amadeyê bû bikein û xesta bêdarê li Zaxo jî ku dikefte Rojavayê parêzgeha Duhokê em ê jî hazir bikein amade bikein xesteyeka berfire ev e plana bî plana sî me hindek cihê berfire hene wekû hola wekû cihên berfire ku em şêm kar bînin wekû qerwêle û text lêbda bînin ege ji mare gelek zêdetir lê hat ku دابشین کنترل سر کن. اوه وکو پلانا تندرستی سر آسته پارزگه. بس جاره کدی ده بجم دکتر. تشتی هر باشل پارزگه ها دهو که ام مصدر ویروسی زانین آنجی سرچاوه ویروسی هم زانین. جنابته وکو دکتورک نوشدارک زانیتن کو چند گرنگ سرچاوه و مصدر ویروسی بهت دیار کردن. مصدر مل دهو که دیاره. خوش حالی و و از پاسیا هم میلانات یم پراستیجی اوید کو السنور پارزگاه ها کار کرین هیچ کیسک آن هیچ حالت که ویروس بومنلش پارزگاه تهرمه نش پارزگاه عراقه نش ایرانه نش ترکیه نهاتینه و نش میسل پارزگاه میسل اوجی نشانه هنده کو کنترل کا باشه های او هر دو کیس هاتین ید بومش اروپا هاتین و وکی جاره که دیجی از بیجم خوده با سلامتی فرکت شفای فرکت اوان حالت همی هر 12 کیسه وضعی و گله باشه و ایشالله هم ده کنترل که اینو اشتیمو گوتی روشی حتی وگاوه جیر کنترل ده بس وید خلق هاری کاری هم بکتن کمترین درکتن هبن کمترین کمبون هبن کمترین یعنی پراستی جوید خل هاری کاری هم بکت روزانه اکایک دکتر از دیفچونا کنگره روزنامه‌وانی برای سروک ترامپ تیم و جگیری وی و هر واسا بسپورت گلدا 2 ساعت و نیو با میدیای امریکی و جهانی تاقویتن تشتی هر سرکی کو او داخواستیتن و بیجیتن وان کری او کو حکمت عمل کردستان کری بری هیو و نیوا بری دو هیوا یعنی بیجن خوشی دیر بخن دستت خوب بشون مالت خوری نخاره تکهلیه و بری کفتن نبیتن یعنی هر اون اوید کو بری دو هیوا حکمت هرمه و کابینا ما و سروک حکمت و پارزگاه ما جبه جکرین هیوی دارین خلق گلمه هاری کار بیتن کو هم بشین و بپارزین چون هنده جا مجبورین بریار تون بدهینج به هنده دوا پارزین چوا مروف بریار داتن کو نوشدار و دکتر زاروکی که مروفی عملیات بکتن آن ایشان بود درست کردن جبهنده دا جیانایی پارزیتن دا گیانوی یه سلامت بیتن اوجی ام مجبورین هندک بریارا بدن جبهنده دا خلکیمه پاراستی بیتو بسلامت دستان خوش به براستی ام وتانی که برز درباری حالتکانی بله لروی زانستی و زور گرنگه که
سەرچاوی کەسەکان کە توش بۆ خۆشببختانە ئێستا لە پارێزگای دوهۆک سەرچاوەکانیان دیارە بۆیە پێم وایە ئەرکی هاوڵاتیانی خۆشەویستی دانیشتووی پارێزگای دوهۆک بە قەزا و ناحەکانیشەوە لەوانەیە زۆر قورستر بکە ئەم پەیامەی جەنابەت بۆیە من پێم خۆشە بزانم پابندبوونی هاوڵاتیان چ لە سنتەر چ لە قەزا و ناحیەکان تۆ چۆن هەڵدەسەنگێنی؟ بەڕاستی کاک دکتۆر ینی ئەس وەکو پارێزگارێ دهۆکێ وەکو خزمەتکارێ خەلکی خۆل سنوورێ پارێزگەها خۆ وەکو پارێزگارێکی کوردستانێ ئەس سەر بلندم ئەس شانازیە خەلکی خۆتیام ئەس فەخرێ پێت بەم ڕاستیژی سەرێمە بلندکردە بە ئۆلڤێرێژی مدوێت ئەس ژدل بقەناعەت بێژم ئەس داخوازا لێبۆرینێتیم پێش حکومەتە هەرێما کوردستانێ و ئەگەر ئەم ببینە سەبەب بۆ هەندێک و هەژارێک ڕەوشاوی نەباش بیتن ئەگەر مەداهاتی کەسێکی کێم کرد بیت ئەم بڕی بیتن ئەن ئەگەر کەسێک مە ئێشان بیتن پڕێکا غەرامەیەکە هاتن و چوونێ ئەن پۆلیسە ئەن دەستگای نێمناهیە بلا باش بزانن مەش حەژێکرن ئەڤەکیریە مەش خۆشەویستی ئەڤەکیریە مەش دڵپێڤەمان ئەڤەکیریە مەدوێت خەلکی مە سڵامەت بیتن ئەمژی وەکو ئیتالیا لێ نەهێن وەکو سپانیا لێ نەهێن وەکو فەرەنسا لێ نەهێن کاک دکتۆر ڕەوشە ئەمریکاش دەست دەرکەتی ئەگەر جەنابێتە هەر هاوڵاتیەک تەماشای کەناڵێت نافخۆیەت ئەمریکا بکەتن باوەرکە کارەساتە هەمل پرزگە و استیعلاماتە خەلک دانایە وەکو نەخۆش سەر کورسیان سەر قەروێلاژ دەرڤە زەرفی نایلۆن بەکارهێنا وەکو ماسک بڵی ئۆکسسیجین لە ناوی سعافەکان نییە خۆیان قسەکەن ینی نەقسا منە ئەvە هەمی ڤیددیو و کەناڵێت جیهانیت وەکو CBS وەکو CNN ینی وڵاتێکی وەکو ئەمریکا دوهێژی ترامپ گوت یا پێشبینیکiriek و 100,000 حتا 220,000 کەسال ئەمریکا بمرن ئەvە ئەگەر vê rewşê vê rengî biçît heker xirab bîtin heta 2 milyon kesal ئەمریکا ژیانە خۆش دەست بدەن ئەم پێدویە جددی وەلگرین بابەتەکەی جددیە بابەت نەگەنجن ڕاستە گەنج احتیمالە بەرگری و مەناعەتەوی زێدەتر بیتن بەسمانە دایک و بابت مەژیت عەزیزن و خۆشتەوینە کەس و کارت مەژی ئەوێت دان ئەمرژیمانە هەر دایکە و بابە و خشکە و برایە بۆچی بمرن ینی پراستیژی پێدوی ئەم ئەوە بیرۆکەکەی ئەوە بیرۆکەکەی بژین وڵا بەس کارتێکردن دان ئەمر و پیرەمێرەتی بڵێ ئەوە بیرۆکەکەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانیش ینی تاکیدی لێ دەکاتەوە دەڵێ ڕاستە لەوانەیە گەنجەکان لێ بە ئاسانتر دەربچن بەڵام دایک و کەس و کارمان ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر ئەزیەتیان پێ بخوا دەمەوێت پرسیار بکەم لەسەر شارەدەی قەدش کە چەند ڕۆژێکە کوارنتین کراوە بارودۆخی ئەوێت چۆنە تا ئێستا ینی هاوکاری خۆراکی تەندروستی چۆن دەگاتە ئەوێ خەڵکەکەی ئەوێ چی دەڵێن کاک فەرهاد ڕەوشە قەدشێ نۆرمالە تنێ بۆ ڕۆژێکێ مە پشەف ئەو پلاندانا و ئەم بشین کەرەنتینەکەەوە سا بکەین و بزیترین دەم ئەو کەرەنتیم دوماهیک بێتن کەسێکیش ئێکیش وان کەسێن توش بووی و بەرکەفتیە توش بووی بریتانیا بوو خزمەوی بوو گەنجێک بوو مەدڤیاژی پڕاستی چونکووی کەسی و برایەوی مارکت هەبوو و تێکەلیە گۆشت فرۆشێ وێرێت کرد و شاروچکێ قەدشێژی بچیکە ئەم ترسیان و گەلێک خەلک توش ببن مە بزیترین وەخت کرد گەلێک دەنگ ڤەدا و مە گەلێک پۆلیس و هێز فەڕێکردین وەسانینە ئەو هێز و پۆلیس بەردەوام هەمی جیهانە و ئەم دیفچۆنا تۆرمبێلاتیین پتر 4,000 تۆرمبێلە هاتینە هاتینە سزادان و غەرامەکردن سەدان بەلکی سەدان کەس هاتینە سزادان و ڕەوانەکردن بۆ بارەگایان پۆلیسە و ئەس جارێکا دژی دەبێژم بۆ مە گەلێک نەخۆشە ئەم vê biryarê دەین باوەڕ بکە ئەم پێت ئێشین مە نەوێت وا biryarە بدەین بەس ئەم مەجبورین شاروچکێ قەدش نۆرمالە هەمی تشت گەهیتێ ڕێک vekirîne و ئەو کۆنتاکتێت پێدوی هەمی مەوەلگرتن و ئەو تێست هات نەکردن خۆشبەختانە هەمی نێگەتیڤ دەرکەتم تنێ جهێ داخەیەک و دایکا وی گەنجی توش بووە ئەو کوڕێک و 21 ساڵی بووە توش بوویش خزمێ خۆ ئەویژی دایکا خۆ توشکریە ئەو ژی vێگاوێ ڕێکار و
ڕێنماین تەندروستی سەرهاتی نەجێبەجێکردن ڕەوشەوێژ یا سەقامگیرە و دیفچوون یا بەردەوامەش بۆ هەندێک و چەند کونتاکت هەبووینە ئەمە کونتاکتە هەمیە ببینەوە و کۆنتترۆلکەین و تێستا بۆ بکەین دووبارە زبێژم ڕەوشە قەدشێ یا نۆرمالە خەلکی منە خوشتویت منە خەلکێکی دویا سوسیال میدیای بکار بینیت و استیغلالکەتن و تشتێکی نەجوان دیارکەت وەسانینە هەممی دهۆک هەر هەفت قەزایەت خوبە هەر 24 ناحیت خوبە خەلکی منە برایەت منە کەسوکارت منە و ئەم ڕێزێ لە دیری و شەرم نینەژی عیبەنینە ئەگەر ڤایرۆس دەف کەسێکی پەیدا بڵێ نەساخیە باسی سوۆشیال میدیات کرد لە سوۆشیال میدیا پرسیارت بۆ هاتووە لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای دووەکۆ دەپرسن دەڵێن کاک فەرهاد بەتەمایە بڕیار دەرکە پارەی مۆلیدە کرێی خان و دوکانەکان بازار ئەو شتانە ینی بڕیارێکی دەستە جەمعی لێ بدەن وەکو پارێزگا و بەشکوم بۆ ئاستەی ئەوە هەندێک بتوانن هاوکاری یان هاوکاری بگەن ئەو خانەوادانەی کە ئێستا ئیشیان نەما و کرێکار و ئەوانە شتێکیان لە بۆ بکەن. بەێ ئەو دەسەڵات ئەو تشتێک گشتی تەگوتین کایک دکتۆر ئەو دەسەڵاتت منینن دەسەڵاتت ئەنجومەنی وەزیران و تایبەتی جەنابێ سەرۆکی حکومەتێنە بێ توێ بڕیارە بدات بەس تشتێ من ئەڤرو گوتی پارێ موالیدا مداخواست کیریش خوددانت موالیدا و vê heyvê lezê nekin ecelê nekin wergirtina pareyê çunku metirsiya tûjbûn û belavbûna vayrûsî heye êk du dahatê xelkî gelek kêm bûye rewşa xelkî gelek başnîne ji rûyê aborî û darayî ve dubare ez daxwazê jê dikem wan kesên xweştivî eger mumkin bîtin vê heyvê carê newelgirin du heyv kevne serêk an harîkariya xelkî bikin bo heye empêrî kêm bikin an her pirengekî bîtin bila ew jî bîte beşdarî û piştevaniya wan bû xelkî û bo hikûmetê jî her wesa me berî vê gavê jî gotiye ez bijim ew kesê parê kare ba giştî sekterê hikûmetê yanî û parê avê jî dîsa me wekû bêjin rênma dayînewan ku carê bêhna xwe firekin da dîsa me tirsiya vayrûsî kêm bîtin û hatnûçûna qedexekirina hatnûçûnê rab bîtin wekû berjewendiya giştî me ev kiriye bes ew cenabê te îşaret pêdayîn ew deselatê minînin pêdivî hikûmet biryareka wesab detim taybetî encûmenî wezîran. İnşallah ew biryarêj derdečê û hemû ew kesanî ke xawen sermaye û karekanin hawkar dibin. Pirsiyarî kotayîn pirsiyarî teqrîben du hawlatî yekîan li Silêmaniyê yekîan li Hewlêrê bes heman mefhûmî erdûkan diڵێن xwa kak Ferhad barûdoxî İbrahîm Xelîl çûne bê xorak û şitman her bo lêo dê çavekid lê bê û newekû ئێمە کێشەی ئەرزاق و ئەوانەمان لێ ڕووبدا بارودۆخەکە چۆنە لە ڕووی بازرگانیەوە کاک دکتۆر ئەس وان هەردوو برادەراوان هەردوو هاوڵاتیت خوشتوی دڵنیات کەم و نەمجامەلەیە و نەبوو ڕاگەهاندنێ و نەبوو هەندێژی و قەنەعاتی بخەلکی چێکەم بەلکی ئەوە ڕاستیە و حەقیقەتە دەرگەهێ ئیبراهیم خەلیلی ڤەکیریە ڕۆژانە سەدان بار هەلگر داخل بن تایبەتی خۆراک و کەلوپەرین سەرەکی سیستەمێکی گەلێکی ڕێکوپێک هاتیەدانان و تورکیا ژی پڕاستی حتا vê lehzê vê deqîqê gele hawkare hemî tiştê daxil jî bît û xorakekî zor li sinûrê parêzgeha Duhokê û qeza Zaxû û berdewam jî têtin berdewam jî peywendî tête kirin taybetî serperiştiyarê Gumirka İbrahîm Xelîl peywendiyê da gel Qayimqamê Silopîl gel Waliyê Şernexêl heta gel Wezareta Bazirganiya Tirkiye ew hestiyan ev bazirganiya berdewam bîtin. Ez jimareyekî bideme tekayek Diktor û Tirêka wera Kenalê Kurdistan 24 bû xelkê Xoştiviyê Kurdistanê ihtimala nêzîkî 10,000 bar helgira sinûrê mel gel Tirkiye hebin yanî ihtimala kîlometra sira wa dirêj bû û hemî çaverênek û daxilî Duhokê û Herêma Kurdistanê bin û xorakîne. Tirkiye jî berjewendiyeka mezin tindê de heye ku vî dergehî negirît. Hindî rewş vî rengî bîtin خوراکی هی روش آساییه و درگاه وکیریه و از خلکی دلنیات کم حتی وی لحظه وی دقیقه روش گله باش انشالله هر لباشی دا دبه انشالله لچند روزی دا هاتو دا هواڵی خۆش دەربارەی توشبووەکانی دوهۆک دەبیستین کە ئەوانیش دەستیان بۆ بە چاکبوونەوە و ئێوەش بە هەمان شێوە لە کۆنتترۆلدا دەبن بەڕێز پارێزگاری دوهۆک کاک فەرهاد ئەتروشی زۆر سپاس بۆ کاتت ئازیێتت کێشا و شەوێکی خۆش
لە نەخۆشخانەیەکی مۆسکۆ منداڵێکی هەڵگیری ڤایرەسی کۆرۆنای نوێ لەدایک بوو. ڤایرۆسەکە لە دایکیەوە بۆ منداڵەکە گواسترا بوو. لە دوای ئەوەی کە لەدایک بوو پشکنینی ڤایرەسی کۆرۆنایان بۆ ئەنجامدا و دەرچوو ئەویش هەیەی. ئێستا منداڵەکە لە نەخۆشخانەیەکی مۆسکۆ کوارنتین کراویان بڵین چاودێری پزیشکی دەکرێت. پزیشکانیش کە چاودێری دەکەن ئەڵێن تەندروستی خۆی و دایکی زۆر باشە و لە چاودێریەکی تەواودا. خۆشەویستان ئێستا بە چەند ڤایرۆسێک بناسین. ئەو ڤایرۆسانی کە پێشتر تووشی مرۆڤایەتی بوون و بەشێکیشیان تا هەریانی وەکو ڤایرۆسە و بەردەوام هەیە و ئەوانە بەڵام جیاوازیەکەیان لەگەڵ ئەم کۆڤیدە نوێ ئەوەیە کە ئەوانە زانایان و پزیشکان و تەنانەت هاوڵاتیانیش ماوەیەکی دوور و درێژە زانیاریان هەیە دەربارەی شارەزاییان هەیە دەربارەی بۆیە ئێستا کێشەیەکی گەورە نەما و ئێستا پێشتان دەڵێن چۆن کێشێکی گەورە نەماوە. یەک لەو ڤایرۆسانە سوورێژە سۆریکە کە بە پێی هەر دیالێکتێک بە شێوەیەک ناودێنرێ بەڵام دڵنیام کە ئێستا سوورێژە بە شێوەیەکی گشتی مەفهومە. دەبینین ئەم سوورێژەیە توانای هەیە لە یەک کاتە 12 هەتا 18 کەس توش بکە. ئەمانەش وەکو دەبینن بە شێوەیەکی بەربڵاو دەبێتەوە لە مابینی ئەو ژمارانی ینی ئەگەر کەسێک هەیبێ ئەم ڤایرۆسە لەوانێ بگوازێتەوە بۆ نزیکەی 15 کەس 16 کەس 12 کەس 18 کەس لەو بڵین پێوەرەیە ئەوەندە بڵاو دەبێتەوە. ڤایرۆسێکی تر هەبوو کە ئەگەر هەموو مامە بیرمان بێ پێش 4-5 ساڵ زۆر بۆ جێی باس و خواست و تەشە نەبوو کە ئەوش ڤایرۆسی زیکا بوو. ئەم ڤایرۆسە دەیتانی لە یەک کاتە 3 لە بۆ 7 کەس یان 6.6 کە ئەوها لە ڕووی ماتماتیکی وای لێکراوە ئەوەندە کەسە توشکاتە توانای توشکردنەکەی ئەوەندە بوو. ینی ئەگەر توانی لەو ئاستەیە توانای لەدەست دەدا و ئەوەندە کەسەی تووشەکرد پاشان ئەگەر ئەمانە بیان تێکەڵی خەڵک بوون خەڵکی تریان توش دەکرد. ئەوەی ئێمە ئێستا کە ڤایرۆسە گرنگەکەیە کە ئێمە ینی هەمیشە بەشێک هەیە دەڵێ لەوانەیە لەگەڵ ئەنفلۆنزای وەرزی ئێستا پێتانەڵێن لەگەڵ ئەنفلۆنزای وەرزیش ئەوان بە چ شێوەیەک لێکچوون و ئەویان هەیە. ئەنفلۆنزای وەرزی بە شێوەی ڕێژە بە شێوەی کە زانایان و پزیشکان دەربارەیان چەند ساڵە ئەنفلۆنزای وەرزی هەیە و کەم کەس هەیە لە جیهاندا ساڵی یان 2 ساڵ جارێک تووشی هەڵامەتێکیان پەسیوێک نەبێ دەرکەوتووە کە توانای گواستنەوەکەی یان ئەگەر یەک کەس بێ احتیمالە بیا بە یەکێکی تر و احتیمالە نەشیدا کەواتە ینی لەو ڕێژەیە یەک لە بۆ 1.3 یەک لە بۆ 2 کەس سەدەن هەر وەختی خۆی کەیەکی هەڵامەتی کاکە لێم نزیکمە بەرەو زەحمە نەبێ من نامێ خۆم تازە 2 هەفتەیە لەمەوە پێش چاکمەوە هەم دیسان تااقەتم نیە لە ماڵەوە بکەوم. کۆڤید 19 کێشەکەی لە چیە؟ لە یەک کەسەوە دەگاتە 3 کەس دەگاتە 2 کەس یعنی بە ڕێژەیەکی وا لەبێنی 2 لە بۆ 3 کەس توش دەکات. کەسێک توش بوو بێ 2 لە بۆ 3 کەس توشەکە. ئەوە یاسای کۆڤید 19 ئەوەی کە تا ئێستا بەم شێوێ بینراوە کە زانیاری زیاتر لەوانەیە خراپتریش بێ. بەڵام ئەم ڤایرۆسە کە لەوانەیە لە ئەنجامی بڵاوبوونەوەکەی کێشەکە لە چییە؟ یعنی بزانین چەند بەقەت خۆی لەوانەیە ئێمە بڵین باشە گەر 2 لە بۆ 3 کەس بێ یان 1 لە بۆ 2 لە بۆ 3 کەس یعنی ڕێژێکی وانە بەڵام وەرن تەمەشاکەن بزانن ئەم 2 لە بۆ 3 چیەکە. بۆ نمونە پێشەوە باجارێ بزانین نیشانە هاوبەشەکانیان نیشانە هاوبەشەکانیان حەق خۆتەکە ئەگەر مەسەلەن هەندێک جار بڵێ وەڵاهی ئەو شتانی کە باز دەکرێت لە هەڵامەت و لە ئەنفلۆنزای وەرزی دەچێت ئێمەش ناڵین وانە لەبەر ئەوەی هەندێک نیشانەی هاوبەشیان هەیە کە ئەویش تاو کۆکەیە. هەندێک جار کۆڤید ئێشانی ماسوولکەکانی تونترە بێهێزیەکەی تونترە هەناسەتەنگی لەگەڵدا کە ئەمە زۆربەی پزیشکان تەنانەت پزیشکانی خۆشمان کە ئێستا پێشمەرگە ئاسانە لەنا ئەو نەخۆشخانانە چاودێری ئەو نەخۆشانەمان بۆ دەگەن دەڵێن هەندێک حاڵەتەکانمان تەنگە نەفەسی هەیە ڕێژەی ئۆکسسیجین
لە خوێنیانە هەندێک جار دێتە خوارێ بەڵام خۆشببختانە نەگەیشتونەتە ئەو حاڵەتەی کە پێویست بکە ئامێری هەناسەدانی لەسەردا بنرێ ئەمیش لەبەر ئەوەی بەشێکیشی بۆ ئەو دەجێڕێتەوە کە هاوڵاتیانی ئێمە پابندن بەڵام بەداخەوە هەندێک کەسمان هێشتا هەیە کە زۆر گرنگی پێنادا. تەماشای ئەم دایاگرامە بکەن. ئەمە ئەنفلۆنزای وەرزیە. یەک لە بۆ 3 کەس پاشان بە 10 قۆناغ چەند کەس 2 4 6 8 12 تقریبان 15 کەسمان بۆ توش دەکە کە ئەگەر بڵین بەو قۆناغانە ئەم دەیداتە ئەم دەیداتە ئەم دەیداتە ئەو لە کۆتاییدا دەبینین 56 کەس لەوانێت لە یەک کەسەوە بە 10 قۆناغ توش بکە 56 کەس. یعنی ئەگەر کەسێک لە فەرمانگەیەک بێ 56 کەسی لەگەڵ بێ یان شوێنەکانیان داخراو بێ یان بڵین 100 کەسی تێدا بێ لەوانەیە لە یەک کەسەوە کە ئەگەر هەموو تێکەڵ بن لە کاتی زستانە و دەرگاو پەنجەرەکان داخراوە و هەڵمی پەنجەرەکان هەڵەسێ و کە ئەوە نیشانەیەکە بۆ ئەوی کە زۆر هەواکە لە ناوخۆیانە دێ دڕۆ 56 کەس نەخۆشەکە بۆی ئەو کەسێک کە ئەنفلۆنزای وەرزی هەبێ تەنانەت دەبی ئیسراحەت بکە و بگەڕێتەوە ماڵی خۆی نێ خەڵکەکانی تریش توشکە. کۆڤید کارەساتەکەی کۆڤید کە وتمان 2 لە بۆ 3 کەس یان 2 لە بۆ 2.5 کەس یان 2 لە بۆ 2.5 کەس توشەکە ئەگەر هاتوو هەمان قۆناغەکانی ئەنفلۆنزای وەرزی دەبڵکەین ینی بدەکا بە 20 قۆناغ 2047 کەس توشەکە یەک کەس بە 20 قۆناغ یان کە دەیداتە 2 ینی بڵین 3 کەس توش بوو تەماشاکەن تەماشای ئەو ژمارەیەکەن ئەو ژمارەیە نە لە بۆ ترساندنە لە بۆ ئەوەیە ئەوە واقعەکە چونکە هەمووی ئەم زانیاریانە لەسەر چی ئاعتیماد دەکاتە سەر ئەوانەی کە تا ئێستا لە چاینا و ئەوروپا و ئەمریکا ڕوویداوە ئێمە ئەو زانیاریانە لە چەند بە زانیاریەکی تر و لەگەڵ ئەو پزیشکە تایبەتمانەی نەخۆشەکانی ئەم بینیەوە هەوڵی چارەسەرکردنی دەن گەیشتونەتە ئەم ژمارێ کەواتە ئەمە خێرە گواستنەوەکەی وای لێ دەکات کە ژمارێکی زۆر توش بێ. باشە ئێستا با بڵین سوڕی ڤایرۆسەکە. سوڕی ڤایرۆسەکە چییە؟ ئێمە بەراوردێکەکەین لە نێوان کۆڤید و ئەنفلۆنزای وەرزی. کۆڤید ڕێنجێکیان بۆ دانەواتە ماوەیەکیان بۆ داناوە لەلایەن زۆربەی کەسانی پسپۆڕەوە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ژۆدەڵە دەڵێ لە یەکەم ڕۆژەوە کە وەری دەگرێ لەوانەیە لە 5ەم ڕۆژ نیشانەکانی لێ بە دەرکێ بەڵام ئەو توش بووە. پاشان ئەگەر لە 5ەم نەبوو ئەگەری ئەوەی هەیە هەتا 14 ڕۆژ ئەو کەسە نیشانەکانی تێدا دەرکێت کەواتە ماوەی زیادکردنی و دروستکردنی نیشانەکانی درێژە بۆیە شۆکو دەبینین دەڵێ کوارانتینکردنی بۆ ماوەی 14 ڕۆژە. بەڵام ئەمە کە ئێستا زۆربەی زانایان زۆربەی پزیشکان بوونەتە دوو بە بەشێکیان ئەڵێ ئەگەر نیشانەی نەبێ نایداتە کەسێکی تر بەشێکی تر ئەڵێ نەخێر هەر لەو کاتەی تووشێ بێ کەسێکی تر توش دەکات. با ئێمە وای دابنین لە ماوەی ئەو 14 ڕۆژەیە کە کەسێک بەرکەوتەی هەیە لەگەڵ ڤایرۆسەکە دەیگوازێتەوە بۆ کەسەکانی تر. با ئێمە ئەو لایەنە وەرگین کە زۆربەی پزیشکانی دەرێش و دنیاش و ئێرش لەسەر ئەو کۆکن کە ئەو کەسە لەو کاتەی ڤایرۆسەکە وەرەگرێ لەگەڵ سەر هەڵدانی ڤایرۆسەکە ئەگەری ئەوەی هەیە بیدا بە یەکێکی تر. بەڵام ئەنفلۆنزای وەرزی لە ڕۆژی یەکەم ڤایرۆسەکە توش دەبێت زۆربەی زۆریان لە ڕۆژی دووەم دەست بە نیشانەکان دەکات کە دەست بە نیشانەکانی کرد بۆ ماوەی چەند ڕۆژێک کە دەتوانین بڵێ نیوەی ئەوەی کۆڤیدە 8 ڕۆژ 9 ڕۆژ 7 ڕۆژ لەو فترەیە ئەگەری ئەوەی هەیە کە بیداتە یەکێکی تر و نەخۆشکەوتن و نیشانەکانی تێدا دەربکەوێت. ئەمە گرنگیەکەی ئەومان پێ دەڵێ کە کۆڤید ڤایرۆسێکە توانای بڵاوبوونەوەی زۆر زیاترە و ماوەیەکی زیاتریش دەتوانێت. تەماشای ئەنفلۆنزای وەرزیکە لە ئەنفلۆنزای وەرزی هەموو ئەو ڤایرۆسانی کە جیاکراونەتەوە تا ئێستا باس کراون هەر یەکە و پێکوتەی خۆیان بۆ دانراوە کە پێکوتەکەش چیە بەرگری لە شت دروست دەکات پێکوتەکەی دەدرێت ئەو کەسە تووشی ئەو جۆرە ڤایرۆسە نابێت چونکە بێگومان هەر وڵاتێکیش دەزانێت چ جۆرە تایپێکی ئەنفلۆنزا ئەیە بیە سیە هەموو ئەو تایپانی کە تێیدا بڵاو دەبێتەوە بەرگریان لێ دەدەن لە قۆڵیان لە سەرەتای پاییز یان لە کۆتایی هاوین ئەو بەرگریە وەردەگرن بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەیدا ئەو کەسانی کە نەخۆشی تریان هەیە یاوە خۆت ئەو پزیشک و کارمەندانی کە لەناو نەخۆشخانەکان ئیشتەکەن ڕۆژانە نەخۆش دەبێنن بۆی دەستی کاری ناو نەخۆشخانەکان دەیانتوانی بچن وەری بگرن بەرگری لەش دروست دەبێت ئەمە لەگەڵ ئەنفلۆنزای وەرزی چونکە ئەمە ئەنفلۆنزایەکە لە مێژە هەیە و پێکوتەی هەیە بەڵام کۆڤید چۆن بەرگری لەش دروست دەبێت کۆڤید تا ئێستا پێکوتەی نییە بۆیە کۆڤید بە هیچ شێوەیەک ڕێگایەکمان نییە بۆ ئەوەی خۆمانی لێ بپارێزین جگە لەوەی
کە ئێستا لە سلایدی دوم پێتان دەڵێم ئەم یەکسەر توش دەبێت. ڕێژەی ئەو کەسانەی کە بەهۆی کۆڤیدەوە لە نەخۆشخانەکان پێویستیان بە هاوکاری پزیشکان دەبێت ڕێژەیەکی بەرزە 20 لە بۆ 31 لە سەدایە، ینی لە 100 کەس 31 کەسیان داخڵی نەخۆشخانەکان دەبن. بەڵام هەڵامەت زۆر بەمان شارەزین کە جگەلەوەی کە ئیسراحەتێکی دەکرد لە ماڵەوە پێویستی بەوە نەبوو بچێت بۆ نەخۆشخانەکان و هەرواشە کۆڤید-19 ئەوەی ئێمە پێویستە بیزانین ئەو چوارگۆشە زەردانەی بە دوایی بازنە سەوزەکاندا هاتووە. دەبینی ئەو کۆڤیدە لە دەرێ لە ماڵی تۆ نییە، هەتا تۆ لەنە ئەو چوارگۆشەیابی پارێزراوی هاتیتە دەرەوە سوورە بێ. واتە ئەوانە ئەو چوار بازنەیە هاتوونەتە دەرەوە لە ماڵەکانیان توش بوون، بەڵام تۆ لە ماڵەوەی لەنا ئەو چوار گۆشانە دڵنیا بە توش نابێت. ئەوە زانیاریەکان بوو دەربارەی کۆڤید و ئەنفلۆنزا، بۆیە پێویستە ئێمە بەجددیتر وەری بگرین. پزیشکانی ئیتالیا یادی لەدایک بوون بۆ توشببیەکی کۆڕۆنا لە ناو نەخۆشخانە دەکەنەوە. پزیشکان و کارمەندانی تەندروستی ئیتالیا وێڕای سەرقاڵی زۆریان بەکاری ڕۆژانە و چارەسەرکردنی توشبوانی ڤایرەسی کۆڕۆنای نوێ ڕۆژی لەدایکبوونی توشببیەکی کۆڕۆنا لەبیر ناکەن و لە ناو نەخۆشخانەکە یادی لەدایکبوونەکەی بۆ دەکەنەوە. کۆمەڵێک پزیشک لە نەخۆشخانەی شاری پایسەنزا لە باکووری ئیتالیا بە کێک و چەپڵە و گۆرانیەوە بە شێوەیەکی سورپرایز دەچنە ناو نەخۆشخانەکە توش بۆ کە تەمەنی 62 ساڵە لەو پەڕی بێئومێدی و پاڵکەوتووە پزیشکان و کارمەندانی تەندروستی بە گۆرانی پیرۆزبایی لە نەخۆشەکە دەکەن و ئەویش سەری سەڕ دەمینێت و فرمێسکی خۆشی دەبارێنێت. Okay, allora distribuiamo, la distribuite a tutti ragazzi. Questo è il nostro ricordo per noi. Con i nostri nomi e cognome, eh? Mi sono piaciute le due righe che avevo scritto. Bellissime, stupende. Mi ha toccato il cuore. È stato efficacissimo. Poi ne racconto una cosa, poi più in là ve le faccio sapere. Grazie. Dovete lasciare tutti il telefono, mi dovete lasciare. Grazie mille. Questo le tagliamo tutti quanti. Mi dispiace la candelina, però è virtuale. Senti, io farei una cosa, scusami. ڤایرەسی کۆڕۆنای نوێ کێشەی هەموو جیهانە، هەموو لایەنەکانی جیهانی گرتوێتەوە. هەموو کەسێک بیری لێ دەکاتەوە، هەموو کەسێک لەسەری دەخوێنێتەوە، هەموو کەسێک پێویستە لە زەمەنی کۆڕۆنای نوێیە شێوازی ژیان و هەڵس و کەوتی بگۆڕدرێت. بۆیە ئێمەش پێمان خۆشە لە کۆڤید-19 هەر جارەی لایەنێکی ئەم بارودۆخە بە ئێوە بڵین لە زمانی کەسەکان خۆیانەوە، لە زمانی ئەو کەسانی کە هونەرمەندن، موزیسیانن، گۆرانی بێژن. بۆ ئەم شەویش پێمان خۆشە قسە لەگەڵ خانمە گۆرانی بێژ، خانمە هونەرمەند پەرواز حوسێن بکەین. پەرواز خان، ئەم کاتت باش پێمان بڵێ بارودۆخی کۆڕۆنا و مانەوە لە ماڵ چ وەکو خۆ کوارەنتینکردنن وەکو دایکێک لەگەڵ ماڵ و مناڵەکەت و چ وەکو هونەرمەندێک بۆ تۆ تا ئێستا چی لێسەنووی و چی پێبەخشیوی؟ سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵ 24 زۆر خۆشحاڵم بۆ یەکەمین جارە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتاندا بەشدارم. حەزم دەکرد بۆ کار و چالاکیە هونەریەکان لەگەڵتان بم، بەڵام بەداخەوە کە بارێکی لە ناکاو بۆ هەموو جیهان هات، ئەویش ڤایرۆسی کۆڕۆنایە. من وەکو دایکێک لە ئێستادا کە لە ماڵەکەی خۆماندا ماوینەتەوە کە ئەویش باشترین شتە کە بیکەین لە ئێستادا ئەوەیە کە زیاتر زۆر لە جاران زیاتر ئێمە پاک و خاوێنی خۆمان زیاتر بایەخ پێ دەدەین و وەک خۆ دەزانی هەموو ئەو کار و چالاکیانە لە ئێستادا وەستاوە، بەڵام من خۆشبەختانە لەگەڵ چەند کەسایەتێکی دیاری سۆشیال میدیا و بە تایبەتی کەسە دیارەکانی عێراق ئۆپەرێتێکمان بە شێوەی ڤیدیۆ سێلفی تا کرد بۆ ئەو دۆخەی ئێستا کە حەزمان کرد هیوایەک ئەمەلێک بۆ خەڵک بگەڕێنینەوە کە ئەم دۆخێکی کاتیا ئینشاءالله بە زووترین کات خوای گەورە یارمەتیمان دەدا بۆ ئەوەی بگەڕێنەوە سەردۆخی ژیانی ئاسایی خۆمان. ئەم ئۆپەرێتە با شێوەی ئۆنلاین تۆمارتان کرد، چۆن توانیتان تەنسیق بکەن لە بینی یەکدیە بۆی شتێکی وەکو چۆن ئەڵێ مەڵتی کەلتوری بێت، تێکەڵاو بێت لە بینی کورد و بەشەکانی تری عێراق و زمانەکانی تر؟
طبعا زۆر خۆشحاڵم کە من وەکو کەسایەتێکی کورد اختیار کران لەناو هەموو ئەو کەسە دیارانەی عێراق بیرۆکەی ئەو پەرێتەش لەلایەن کەسایەتێک و یاخود کەسایەتێکی دیاری عێراق بوو تێکستی گۆرانیەکە بۆ من هات من گوێم لە گۆرانیەکە گرت هەر لە ماڵەوە بەڕێگەی ڤیدیۆ سێلفی ڤیدیۆکەمان گرت و ئەویش لای خۆی هەموو ئیدیت کردو بە شێوەی ئۆپەرێت بڵاوما کردەوە. بەڵێ دەستان خۆش بێ دڵنیام کە بەرزکردنەوەی ورە و هاندانی هاوڵاتی چ بەمانەوەیان لە ماڵەوە چه ئاسانکردنی بارودۆخەکە بەشێکی دەکەوێتە سەر ئەو کەسانی کە هونەرمەندن ئەو کەسانی کە هەواداریان هەیە ئەو کەسانی کە بڵێن وەکو چۆن بڵێ فانی ئەو کەسن کاریگەری دەبێت. پێم خۆشە بزانم ئێوە پێشتر کاتێک کە پرۆژەیەکی هونەریتان دەبوو دەچوونە دەرەوە لە ستودیۆکان یەکتربینین هەبوو پێویستی بۆ بوو لە نزیکەوە تێکست خوێندنەوە ئاوازەکان باس بکەن لە بینی خۆتانە با شێوەی ئۆنلاین و ڤیدیۆ سێلفی کارەکە قورستر بوو یان ئاسانتر بوو ئەترسم وای لێبێ لە مستەقبەل هەروە بیکەن. واللهی هەر چۆن ئێستا کە مقابلە لەگەڵ ئێوە دەکەم پێم وا بێت بۆ من کارەکان ئاسانتر بووە هەر لە ماڵەکەی خۆم خێرا خۆم ئامادە کرد و سکایپەکەم کردەوە لەگەڵ ئێوە بە شێوەیەکی ڕاستە خۆم ئۆپەرێتەکەش هەر بەو شێوەیە بوو تێکستەکەم خوێندەوە گوێم لە ئاوازەکە گرت و ئیدی گۆرانیکەمان گرت و هەر لەلایەن خۆشمەوە ڤیدیۆکەم تۆمار کرد. بەڵێ ئەمەش خۆی ژیان تاقیکردنەوەی زۆری تێدایە ئەمەش دەوانێت جۆرێک بێ لە تاقیکردنەوە خێکدا تێ بپەڕین چووکە ڕەنگە ئەوانەی کە لە سەروی ئێمەن باو با پیرانمان باو خوداکمان زۆر لەوە زیاتریان بینی بێت بۆیە ئێمەش پێویستە بەوەی کە ژیان تاقیکردنەوەیە هەموو دەور و زەمانێک ببینی و دەشمەوێ بڵێم زۆر سپاس بۆ هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان کە بە تایبەتی کوردستان کە هۆشیاری زۆر دەدا بە هەموو خەڵکێک لە هەموو چین و توێژێک کە پێمان ڕادەگەێنن کە ئێمە بەردەوام لە ماڵەکانی خۆمان بین زیاتر لە ماڵەوە بین بۆ ئەو کاتانەی کە پێویستە بینە دەرەوە. طبعا من زۆر خۆشحاڵم بەوەی کە مزگەینی زۆر خۆش هەیە لە کوردستان کە کوردستان زیاتر پابەندە بە ڕێنمایی تەندروستی لە چاو جیهان. بەڵێ تۆ هاوسەرەکەشت هونەرمەندە ئێوە ئێستا ئەم ماوەیە لە ماڵەوە لەگەڵ گۆرانە خواردن بەیە کۆلێ ئەنێن یان نایڵی تەداخولکە یان شەڕ و فەرتەنە ڕوودەدا؟ وەڵای من هەروەک پێشتر ئامادەکردنی خواردن و منداڵەکان هەر لەسەر خۆمە ئەوەی پێویست بێشت کڕینە پێداویستی ماڵە ئەوە لەسەر گۆرانە بەڵام پرسی پێ دەکەم کە حەزی لە چ خواردنێکە حەزی لە شێوازێکە ئەو بیرۆکەیم پێ دەڵێ و منیش لە ماڵەوە ئامادەی دەکەم. دەستان خۆش بێ بەس کە گۆران هاتەوە جوان تاقیمی کە بە نێڵی بە جلو بەرگۆ بێتە ژوورۆ چونکە ئەو گرنگە کاتێک کە کەسێکە چێتە دەرەوە بۆ کڕێنی شتەکان پێویستە هەموو شتەکانی لەبەرەوە پایسکیل بەکاردەهێنێ بۆ نزیکتری شوێن کە ئەو شوێنێک کە پێویستە پێداویستەکان بکڕین و جلوبەرگی تایبەت بەکاردێنێ و دەستکێش و دەمامک بەکاردێنێ. من پێش ڤایرۆسی کۆڕۆناش هەموو کاتێک دەستکێشم بەکاردەهێنا بۆ خواردن دروستکردن بۆ ماڵپاکردنەوە بۆیە ئێستا ڕاهاتوون لەگەڵەوە بەڵام زیاترم کردووە. طبعاً ئەو کاتانێک کە گۆران بێتەوە ماڵەوە یەکسەر ئەو جلانەی کە لەبەرەتی کە بۆ دەرەوە ئامادەی کردووە یەکسەر لە دەرەوەی بەجێ دێڵە و نایاڵن بهێنێتە سوورەوە. دەستان خۆش بێ و زۆر سپاس پەرواز حوسێن کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابێت لە کۆتاییدا دەمەوێت بە زۆر سپاس. چەند زانایەکی چینی بۆ دڵنیابوون لە گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە نێو ئاژەڵە ماڵیەکان چەند تاقیکردنەوەیەکیان کرد. پەرتوخانەی بایۆڕیکسف ئەلکترۆنی ئەمە پەرتوخانێکی ئەلکترۆنی بڵاوی کردوێتەوە کە چەند زانایەکی چینی ئاژەڵە ماڵیەکانی ووهانیان بۆ تاقیەکان گواستەوە و چەندین تاقیکردنەوەیان لەسەر ئەنجامدان و وا دەرکەوتووە سەگ و مریشک و قاس
بەرگەی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا دەگرن. پێچەوانەی پشیلە کە لە ئەنجامی پشکنینەکان دەریان خستووە هیچ بەرگریەکی نییە و ڕێژەی مرداربوونی نزیکە لە 100%. هەروەها پشکنینەکانی دەریان خستووە ڤایرەسی کۆڕۆنا لە پشیلەیەکەوە بۆ پشیلێکی تر دەگوازرێتەوە. ئەم زانیاریانە دەربارەی ئاژەڵەکان لەوانەیە سوودی هەبێ بۆ پاشە ڕۆژ بۆی بتوانن زانیاری زیاتر لەسەر ئەم ڤایرەسەوە بگرن و بە هیوای ئەوەی کە هەموو لایەکمان تەندروست بین و لە ماڵەکانمان بمێنینەوە و دەستەکانمان بە پاکی بشوین و تێکەڵاوی نەکەین. هەموو لایەکان تەندروست بن. خواتان